هەندە سەربازی و سیاسی و دیبلۆماسیەکان چی دەبن ڕۆڵی وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەمریکا کە ئیتر بە هاوپەیمانێکی سەرەکی ئیسرائیل ناسرا و دژایەتێکی دێرینەش لە نێوانیاندا لەگەڵ ئێران هەیە چی دەبێت و هەروەها ئەو هەڕەشانی کە ئێران دەیکات ئایا تا چەندە بەردەوام دەبێت و تاکەی ئەم شەڕە درێژە دەکێشێت. من لەگەڵ میوانەکەم گفتوگۆیم بابەتە دەکەم بەڕێز ترنت فرانکس کۆنگرسمانی پێشووی ئەمریکا لە ئەریزۆناوە لەگەڵم دەبێت. بەڕێز فرانکس سوپاس لەگەڵ کوردستان 24. ئەمەوێ بۆ چوونی جەنابەت سەبارەت بە ئەم شەڕە بزانم پێت وایە ڕەهەندە سیاسی و سەربازیەکانی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران و وەڵامدانەوەکەی ئێران بەگشتی لەسەر ناوچەکە چی دەبێت؟ شەموشتێ سپاس ئێمە دەبێ ئەوە بزانین کە ئێمە ئەوەی کە هەیە خوێندنەوەیکی باشی بۆ بکەین و خەڵکێکی زۆر گیانیان لەدەستداوە ئێمە هەمووان مرۆڤین و شتێکی تراژیدیایە نابێ پێمان خۆش بێ و دەتوانم بڵێم کە ئیسرائیل هیچ کات پێی خۆش نەبووە ئەوەی کە ئێستا ڕووەدا بیکە بەڵام وەڵامی داوەتەوە و بەرمەبنای ئەوەی کە هەڕەشە هاتوۆتە سەری هەڕەشەی لە ناوبەر هاتوۆتە سەر وڵاتەکەی ئەگەر بێت و ئێران دەستی بگاتە ئەتۆم ئەمە شتێکی تازە نییە. من ئەو کاتێک ئەندامی کۆنگرێس بووم و ئێران 160 سنترفیوجی هەبوو ئەو کاتە و ئێمە ئەو کاتیش چەند ساڵمان لەبەردەم بوو چەند ساڵ خەریک بووین بەوەی کە ئێران ڕاوەستێ بەڵام ئێران ڕانەوەستا شەو ڕۆژکاری دەکرد بۆی کە دەستی بگاتە ئەتۆم و زۆر 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 نزیک بوویەوە لەوەی کە ئەتۆمی هەبێ بۆیە ئیسرائیل هیچ بژاردەیەکی لە بەردەمان نەما و ئێران ئیتر دەیویستەوەی کە خۆی ئەوێ بیکە بەڵام ئیسرائیل ڕایگرت. باشە من نەمێ بزانم کە ڕۆڵ و بەرپرسیارەتی ئەمریکا لەم نێوانەدا چۆن دەبینی ئایا هەوڵ دەدات کە ئەم کێشانە بە گفتوگۆ چارەسەر بکرێن یان نا دەکەوێتە بەرەی ئیسرائیلەوە و جارێکی دیکە ڕاستەوخۆ بەشداری ئەم هێرشانە دەکات دژ بە ئێران؟ من باوەڕی تەواوم هەیە بە دڵنیاییەوە ئەمریکا هاوکاری ئیسرائیل دەکات لەم دۆخەدا. سەرۆک ئەوەی کە لە دەستی هاتووە کردوێتی بۆی کە ئێران بێتە سەر مێزی گفتوگۆ و دانوسانی لەگەڵ بکە بەڵام ئێران پێداگر بوو لەوەی کە بەردەوام بێ لەسەر یۆرانیۆمی خۆی و ئەتۆمی خۆی ئەمە کێشەکەیە تۆ ئەگەر تۆ 3% زیادی بکەیت ئەکاتە 80 و 100 و دەسە ئەگاتە ئەتۆم تەکنۆلۆژیایی هەیە دەستی پێ ڕاگەیشتووە. بۆیە ڕاستیەکە ئەوەیە کە ئەمریکا بەردەوام دەبێت لە پاڵپشتیکردنی ئیسرائیل و پاڵپشتیکارێکی سەرەکی ئیسرائیل بووە و هیوادارم کە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە کۆتایی بێ و خەڵکی ئێران حکوومەتێکی هەبێ کە وەڵامدەری داواکاریەکانیان بێت و بە شێوەیەک بێ کە کاری دروست بۆ خەڵکی ئەوە ئێران بکە بۆ گەلانی ئێران بکە و ئێران بێنێتەوە ناو سەرستەیج و سیاسەتی نێودەوڵەتی و ئابووری نێودەوڵەتی خۆشگوزەرانی نێودەوڵەتی. بۆیە من پێم وایە لە بەرژەوەندی ئەمە لە بەرژەوەندی ئێران و ئێران و ئەمریکا ئەوەی کە مەترسی ئەم شەڕە زیاتر دەکات هەڕەشەکانی ئێرانە بەداخستنی گەروی هۆرمۆز کە گەرویکی گرنگی استراتژیە بۆ هەناردەکردنی نەوت لەو ڕێگەوە بۆ بازاڕەکانی جیهان. لە ئەگەری داخستنی گەروی هۆرمۆز ئەمریکا چۆن دەتوانێت بازاڕی وزە و هەروەها بازاڕی وزەی جیهانی کۆنتترۆل بکات؟ ئایا پلانی پێشوەختەی هەیە بۆم بابەتە؟ پێش هەموو شتێ ئەو راپۆرتانەی کە من بینیومە ئیسرائیل دەستی کردووە بە بردومانکردنی بنکە و با بڵێن دامەزراوە کە نەوتیەکان و وزەی ئێران. ئەمە کاریگەری زۆریە بێ لەسەر ئێران. ئەو کاتە نرخی نەوت بەرز بووەتەوە و بەرزتریش دەبێتەوە. من ئەتوانم بڵێم کە ئەگەر ئێران بێت گەروی هورموز دابخە سوپای ئەمریکا استراتیژی هەیە بۆی کە بیکاتەوە خۆتە نەزان چۆن ئەیکاتەوە. بۆیە ئێران تا ئێستا ئەوەی نەکردووە بۆیە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایە بۆیە هیوادارین کە ئێران ئەو جوڵە هەڵەیە نەکە. باشە پێت وایە ڕۆڵی چین و رووسیا لەم قەیرانانە چی دەبن؟ ئایا یەکریزی بلۆکی دەسەڵات دەبینین لە نێوەم هاوکێشانەدا؟
چین و ڕووس دەبێ شەرم لە خۆیان بکەن ئەگەر بێت و هەڵوێستێکی وا بنوێنن بێن پاڵپشتی ئێران بکەن و پاڵپشتی جوڵەیەکی وا بکەن تاوانێکی وا بکەن و ڕێگە بدەن کە ئێران ببێتە شتێک کە تونند و تووشی کوشت و بڕین بڵاو کاتە لە ناوچەکە ئەوان بێن پشتگیری بکەن بۆیە ئەبێ بیرێک لە سیاسەتی خۆیان بکەنەوە ئەوەی تا ئێستا کردویانە جێگای شەرمە بەڵام نابێت شەرمێکی گەورەتر بێنە سەر وڵاتەکەی خۆیان دەبێ ڕێز لە یاسا نێودەوڵەتەکان بگرن و دوورکەونەوە لەوەی کە ئەوەی کە پێی ئەڵێن بەبێ بیرکردنەوە پاڵپشتی ئێران بکەن بۆیە ئێران ئێستا لە دۆخێکی خراپدایە چونکە گوێی لە هەندێک وڵات گرت وەکو چین وهانیدا دنەیدا بۆی کە ببێتە ئێرانێک ێستا هەومەنەی باشە کەواتە ئێران بە گوێگرتن لە هاوپەیمانەکانی کەوتە ناو ئەم گێژاوی شەڕەوە و ئێستا بە تەنیا ماوەتەوە کەواتە شەڕەکە لە شەڕێکی بەوەکالەتەوە گۆڕدراوە بۆ شەڕی ڕاستەوخۆی نێوان ئێران و ئیسرائیل بەبێ ئەوەی وڵاتی پاڵپشتیکاری ئێران لەم نێوانەدا بوونی هەبێت. من باوەڕی تەواوم هەیە کە ئێران بە تەواوی هەموو پاڵپشتیەکانی لەدەستدا لە چین و رووسیاوە نەک لەبەر ئەوەی کە با بڵێن بۆچوونی رووسیا کە بەرامبەر ئێران هەیەی نەک بەهۆی چینەوە کە ئەوەی کە پێڵێن CCP کە هێزێکی گەورەی هەیە و نایوێ هیچ ڕێزیش لە مافی مرۆڤ ناگرێ و هیچ لە ڕێزە کەرامەتی مرۆڤ ناگرێ بەڵام قسەکە ئەوەیە کە ئێستا وەبەرهێنانێکی خراپیان کردووە لە ئێران و بێن ئەم وەبەرهێنانەی کە کردویانە و تێکیان داوە بێن وڵاتەکانی خۆشیان ئابووری خۆیان سوپای خۆیان بێنە ناو ئەم قمارەی کە ئێران دۆڕاوە تێیدا بۆیە ئەگەر ئێران ئازاد بێت دنیا ئازادە بێت. باشە ئێران ڕایگەیاندووە کە بەشداری دانوستان بۆ ڕێککەوتن لەسەر بەرنامە ئەتۆمیەکانی ناکات و گەڕی شەشەمی دانوستان کە بڕیار بوو سبەی بەڕێوە بچێت هەڵی وەشاندۆتەوە پێت وایە ئەمە دوا بژاردەی ئێران دەبێت لە نێوان شەڕ و دانوستان شەڕی هەڵبژاردووە و ئەگەر وا بێت چ چارە نووسێکی لە بەردەمدا دەبێت؟ من هەموو کات باوەڕم وا بووە کە لە کۆنگرێسیش هەندێک جار بۆچوونم وا بووە بەڵام باوەڕی تەواوم بەوە هەیە کە کاتی ئەوەیە کە کاتی گفتو هەیە و کاتی دانوسان هەیە بەڵام ئەگەر هەر دەرفەتێک هەبێ لە ڕێگەی ئاشتیەوە کێشەیەک چارەسەر بکەیت زڵمە غەدرە تۆ دەست بۆ بژاردەی شەڕ ببەیت بەڵام ئەوەی کە ئێستا هەیە وەک باسمان کرد ئێران ئەیەوێ ئەتۆم دەست بخا قسە بۆ کەس ناگرێ پێشنیازی هەمووان ڕەتەکاتەوە دەوێت بە دوای ئەو خەونە ئەتوانم بڵێم شەیتانەی خۆیدا بڕوات کە ویستویەتی تا ئێستا دەرگادان نەخراوە لە بەرزترین ئاست لە سەرۆک ترەمپەوە وتێتی دەرگای دانوساندان نەخراوە ئێستاش ئەتوانن بێت بۆیە ئەتوانم بڵێم کە زەحمەتە بەڵام دەرگادان نەخراوە و نامەوێت پێشبێنی هیچ شتێکیش بکەم بەڵام ئەوەسێتە سەر ئێران کە بزانین چه جوڵەیەکەکە وەڵام من هەموو کات لەگەڵ ئەوەدام کە ڕێگە چارەی ئاشتیانە سەر بکەوێ بەڵام دەبێت چارەسەرێک بدۆزرێتەوە بەڵام نابێت لەگەڵ ڕێزم درۆ لەگەڵ خۆمان بکەین شتێک کە ئەزانی دەرفەتی بۆ نییە و ناکرێ تۆ هەر پێداگری لەسەر بکەیت ئاشتی دەرفەتەکانی زۆر کەم بوونەتەوە ئێران ڕەتی کردوێتەوە هەموو شتێکی خستە لاوە ئێران ڕێکەوتنیشی لەگەڵ کرا بەڵام هەر ڕازگۆ نەبوو لەگەڵ واژۆی خۆی لەگەڵ ڕێکەوتنەکانی خۆی هەرویستی لەسەر پرۆگرامی ئەتۆمی خۆی بەردەوام بێن هەتا گەیشتەوەی کە هەڕەشە لە ئیسرائیل بکە و باشە بەڵام ئێران لە دوا هەڵوێستی داماژەی بەوە کردووە ئەم هێرشێکی ئیسرائیل کردوێتە سەر ئێران بە هەڵکردنی گڵۆپی سەوزی ئەمریکا بووە ترامپ لە پشت هێرشەکانی ئیسرائیلەوەیە و هەڕەشەی بامانجکردنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێت وایە لە ئەگەری ئەم هەڵوێستە و هێرشی ئێران ئەمریکا چه وەڵامێکی دەبێت شەڕەکە بەرفراوانتر دەبێت ئەمریکاش دەگرێتەوە؟
پێش هەموو شتێک وەکو کۆنگرسمانی پێشوو من لە پێگەیەکدا نیم کە بزانم کە سەرۆک ترەمپ چیەکە، بەڵام ئەوەی کە منەزانم هەوڵی خۆی داوە بۆی کە بە شێوەیەکی ئاشتیانە و زۆر جدیش بۆ لەمەدا کە بە شێوەیەکی ئاشتیانە ئەم کێشەیە چارەسەر بکە و بەدڵنیاییەوە من نازانم ئایا کە گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵکردو بۆم هێژەیاندا، بەڵام وەکو کۆنگرسمانێکی پەیوەندی و من سەرۆکی ئەو کۆکەسەی ئیسرائیل ئەمریکی بووم ئەو دەزانم کە پەیوەندیەکی زۆر باش و تند و تۆڵ هەیە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل، بەڵام بە ڕوونی ئەمریکا لە دوو هەفتەی ڕابردوو و ئێران ئێران بە دنیای وت من بەردەوام دەبم لەسەر پرۆگرامی ئەتۆمی خۆم بەبێ گوێدانە ئەوەی کە چی ڕوەدا. ئەمە کڕۆکی کێشەکەیە. من گفتوگۆی تایبەتم هەبووە لەسەر ئەم بابەتە و لەگەڵ خەڵک قسەم کردووە و دەڵێن کە ئێران دەبێ ئەمە ڕابگرێ، نابێ بە هیچ شێوەیە ئێران لەسەر پرۆگرامی ئەتۆمی بەردەوام بێ، بەڵام بەداخەوە ئەڵێم ئێران سەرکردایەتی ئێران بڕیاری داوە پێچەوانەی گەلەکەی پێچەوانەی بەرژەوەندی وڵاتەکەی بڕیار بدا و تراژیدیایە بەڕاستی هیوادارم کە کۆتایی ئەم تراژیدیایە کە ئێران دەستی پێکردووە، هیوادارم کە سەرکردایەکی نوێ سیستەمێکی نوێ بۆ ئێران دابدرێ و گەلانی ئێران ئازاد بن لەم سیاسەتە هەڵەیە کە چەندین ساڵە ڕابەرایەتیانەکە و دەستی گرتو من دەتوانم بڵێم بە کۆیلەی کردو گەلانی ئێران کۆیلەی ئەم ڕژێمە سەقەتەن کە هەیە، هیوادارم کۆتایی پێبێ و ئیتر جیهان پشتگیری گەلانی ئێران بکە، ئێرانی نوێ بکە و سەرکردایەتی نوێ ئەو وڵاتە بکە و وا بکات کە هەمووان لە خۆشیدا بژین. من پێم وانییە کە گەلی ئێران پاڵپشتی ئەم کارە شێتانە بکەن، پێیان وا بێ وڵاتەکان ئەوەی کە ئێستا ئەیبینین لە شاشەکان. باشە جنابەت ئاماژەت بەوە کرد کە دەسەڵاتێکی نوێ و سیستمیکی سیاسی نوێ حکومی ئێران بکات بۆی کە ئەو وڵاتە ڕزگار بێت لەم گێژاوەی کە هەیە، کەواتە پێتان وایە کە ئامانجی ئیسرائیلیش لە هێرشکردنە سەر ئێران و ئەو پلانانی کە هەبوو لەگەڵ ئەمریکا بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانە لە سەرەتادا لە پێشەوە یا گۆڕینی سیستمی سیاسی بۆ لە ئێران یا ئامانجی دیکەی لە پشتە؟ من پێم وایە ئیسرائیل خۆی ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئەم هەڕەشە لەسەر خۆی هەڵبگرێ کە سەرکردەکانی ئێران هێناوێتە سەر وڵاتەکەی بە دەستڕاگەیشتن بە ئەتۆم و بە هەمووان بڵێ ئێمە ڕێگە نادەین هەر کەسێک هەڕەشە لە جوو لە ئیسرائیل بکە بە ئاشکرا وتوێتی ئێمە ئیسرائیل و جوو لەسەر کوڕی ئەرز دەسڕینەوە. ئیسرائیل ئەمە قبول ناکات و بە ئاشکرا بە هەموو دنیاشی وتووە کە ئەمە قبول ناکەین، بەڵام ئەگەر ئەم سیاسەتە ئەم ڕژێمە نەمێنێ لە ئێرانە کە خۆیان تەرخان کردووە بۆ ئەوەی کە تیرۆر و تۆقاندن بڵاو بکەنەوە و هەڕەشە لە هەموو جیهانەکەن و هەڕەشە لە ئیسرائیل دەکەن بە دیاریکراوی، من پێم وان نییە ئیسرائیل ناچێتە ناو داڕشتنەوەی هەیکەلی سیاسی و حکومەتی داهاتووی ئێران، حەقی ئەوەی نییە، بەڵام بەدڵنیاییەوە پێی خۆشە سەرکردەیەک سیستەمێک هەبێ لە وڵاتەدا کە لە بەرژەوەندی گەلانی ئێران بێ وەجارێکی دیکە سیستەمێک نەبێ ڕژێمێک نەبێت کە هەڕەشەی سڕینەوەی ئیسرائیل بکە لەسەر نەخشەی جیهان. بۆیە ئامانجی سەرەکی ئیسرائیل ئەوەیە کە ئەم هەڕەشە مەترسیدارە نەهێڵێ لەسەر وڵاتەکەی کە لەسەر گەلی ئیسرائیل و حکوومەتی ئیسرائیلە. بۆیە حکوومەتی ئیسرائیل ئەرکێتی کە خەڵکی ئیسرائیل بپارێزێ، بەرژەوەندەکانی ئیسرائیل بپارێزێ. ئەو توانە ئەتۆمیانەی ئێران هەڕەشەیەکی لە ناوبەری ئیسرائیل و گەلەکەیەکی و لە ئەریزۆنا من لێرەم کە دەزانم کە ئەمان چۆن بیر دەکەنەوە، جووەکانی ئێرە چۆن بیر دەکەنەوە و چەندە پاڵپشتی ئەم سیاسەتەن کە حکوومەتی وڵاتەکەیان دەستی پێکردووە بەرامبەر بە ڕژێمێک کە ئەوێ ئەتۆم بەدەست بێنێ تەنها بۆ لە ناوبردنی ئیسرائیل و جوو.
باشە بەڕێز فرانکس بە کوشتنی سەرکردە باڵا سەربازیەکانی ئێران و ئەم پێشاتانەی کە جەنابیشت ئاماژەت پێکرد ئایا ئێران دەچێتە ناو شەڕێکی تەواوەتیەوە یان بەکاردانەوەی سنووردار و کۆنتترۆلکرا و ڕازی دەبێت تاو کاتێک کە بابەتێک لای دەبێتەوە پێت وایە چی ڕوودەدا؟ من نزاعەکەم وەک پێشتری ژووتم کە گەلانی ئێران هەستنە سەر پێ و ئەم سەرکردانیان لە ناوبەرن کە بە تەواوی با بڵێن ئەشکەنجەی گەلانی ئێرانیان داوە و وایان لە ئێران کردووە کە ببنە وڵاتێکی شەڕانگێز لە ناوچەکە و حکوومەتی ئێران بۆتە شەیتانێک لە ناوچەکە و ئێستا کاتی ئەوەیە گەلانی ئێران هەستنە سەر پێ و خۆیان سەرکردەی خۆیان دیاری بکەن و ئەمریکا و ئیسرائیل بۆیان نییە بێن بڵێن بە گەلانی ئێران کێ بکەنە سەرکردەی خۆتان بەڵام ئەتوانن ئامۆژگاریان بکەن کە سەرکردایەتێکی نوێ و سیاسەتێکی نوێ ڕژێمێکی نوێ هەڵبژێرن من نزاعەکەم بۆ گەلانی ئێران گەلا بۆ ئەمریکا بۆ نزا بۆ گەلانی ئەمریکا بۆ ئیسرائیل بۆ هەموو مرۆڤایەتیەکەم هەمومان پێمان ناخۆشەکە منداڵ و ژن بکوژێ بۆیە هیوادارم ئەمە ئامانجی ئەمریکاشە کە گەلان ڕزگار بن بە ئازادی بژین و هەموو لە ئاشتیدا بژین بۆیە هەمومان نزا بکەین بۆ لە ناوچوونی ئەو ڕژێمانەشی کە باشە بەڕێز فرانکس بە پرسیارێکیش تایبەت بە عراق بکەم عراق بە فەرمی داوای لە ئێران کردووە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە نێو خاکی عراق نەکاتە ئامانج لە نێو ئەم ئاڵۆزیانەدا دۆخی عراق چی بەسەر دێت ئایا بەشێک دەبێت لەو ململانیانە یان نا هەر بەم شێوازە وەکو وڵاتێک لە نێو دوو بەرەی شەڕدا دەمێنێتەوە؟ من دڵنیانی مەگە باش تێگەیشت بم بورە ئەکری بیڵێتەوە؟ بەڵێ مەبەستم عراق بوو داوای لە ئێران کردو بە فەرمی کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە نێو خاکی عراق نەکاتە ئامانج بۆی کە نەخزێتە نێو ئەم شەڕ و ململانیانەوە وەکو وڵات عراق پێت وایە کە چارەنووسی عراق لە نێوان ئەم دوو وڵاتەدا کە لە نێوان دوو بەرەی شەڕدایە چی بەسەر دێت؟ من لە عێراق بووم چەند مانگێک لەوێ بووم من پێم وایە خەڵکی عێراق وەکو گەلانی ئێران ئاشتیان دەوێ من پێم وایە سەرۆکوەزیران سوودانی دەیەوێ ئاشتی لە وڵاتەکەیدا هەبێ و دەیەوێ خەڵکی خۆی بپارێزێ و ئابووری و بەرژەوەندە ئابوووریەکانی عێراق ئەمریکاش لە وڵاتەکەیان بپارێزێ کە ئەمریکا دەیەوێت لە بەرژەوەندی گەلی عێراق کار بکە و بازرگانی و بەریان بکە بۆیە زەحمەتە تێبگەین بەڕاستی و چی ڕووەدا گیان تەنها یەکشت دەزانێ ئێران دەیەوێت کە چەکی ئەتۆم بەدەست بهێنێ بۆی کە کارێکی ئامانجێکی زۆر خراپی خۆی بەدی بێنێ ئەوەی کە ئێمە من زۆر هەوڵم داوە لە کۆنگرس بۆی کە جیهان لەم مەترسیانەی ئێران ئاگادار بکەمەوە و پێیان بڵێم کە ئێران بەنیازی چییە و دەبێت چی بکەین بۆیە ئێستا سەرکردەکانی ئێران هەر بەردەوامن و گوێ بۆ هیچ کەسێک ناگرن و دەیانەوێت کە ئەو وڵاتەی کە خۆیان دەڵێن سەرکردایەتی دەکەین و بەڕێوێ دەبین لە ناوی بن بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە گەلانی ئێران هەستنە سەر پێ بڵێن ئێمە ئەم سەرکردایەتیمان ناوێ و ئێمە دەمانەوێت خێزان و ژن و منداڵەکانمان لە وڵاتێکدا بژین وەکو ئەم هەموو خەڵکەی کە لە دنیا هەیە بە ئاشتی بە خۆشی بە ئازادی بژین. بەڵێ زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ترێند فرانکس کۆنگرسمانی پێشووی ئەمریکا لە ئەریزۆناوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.